ناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویستم. شەو لە بەرنامەی ئەمڕۆدا باس لە سووتانی دەغڵ و دانی جوتیاران لە ناوچە جیاوازەکانی عێراق و ناوچە کێشە لەسەرەکان و چەند ناوچێکی هەرێمی کوردستان دەکەین و باس لەو زیانان دەکەین کە بەرکەرتی کشت و کاڵ کەوتووە بە میواندەرێک لە بەڕێزان لە شاری هەولێرەوە مامۆستا عوسمان کانی کوردەیی سەرۆکی لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری لە پەرلەمانی کوردستان، هەروەها ئازاد جەباری ئەندامی لیژنەی کشتتوکاڵ ئاودێری ئەنجومەنی پارێزگای کەرکووک. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان تاوتوێن پرسە دەکەین. وەک جوتیاران باسی دەکەن لە سەرەتای مانگی ئایارەوە لە چەند ناوچەیەکی عێراق و هەرێم بە هەزاران دۆنم زەوی دەغڵودانیان سوتێنراوە بەهۆی ئاگرکەوتنەوە لە زاویە کشتتوکاڵەکانی پارێزگاکانی نینەوە و سەلاحەدین و کەرکووک و بابل و نەجەف و چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان وەک دەوترێت بە هەزاران دۆنم سوتێنراوە. بەپی ئاماری لایەنە پەیوەندیدارەکان لە سەرەتای مانگی ئایارەوە لە تەواوی پارێزگاکانی عێراق زیاتر لە 270 و داوی ئاگرکەوتنەوە ڕوویداوە و 40,000 دۆنم زەوی کشت و کاڵیش سوتێنراوە. بەوتەی هەندێک بەرپرسی عێراق ئاگر تێبەردانی دەغڵودانی جوتیاران پلان بۆ داڕێژراو بووە. بۆ هۆیشەوە لە کاتی کوژانەوەی زەویە کشت و کاڵەکان زیاتر لە 7 جوتیار بەهۆی تەقەی گروپە چەکدارەکان و دانانی بۆمبی چێنرا و کوژراون. سەرەڕای بەردەوامی سوتاندنی ڕەنجی جوتیاران بەتایبەت لە ناوچە جێناکۆکەکان تاوەکو ئێستا هۆکاری سەرەکی سوتاندنی زەویە کشت و کاڵەکان نەخراوەتە ڕوو. بەشێکیش لە بەرپرس و پەرلەمانتارانی عێراق سوتاندنی زەویە کشت و کاڵەکان بەدەستی دەرەکی و داعش دەزانن. سوتاندنی دەغڵودانی جوتیاران وێ ڕایزیانی مادی مەترسیشە بۆ سەر ئاسایشی خۆراک و لە کاتی کەمی دانەوێڵەش عێراق ناچارە لە دەرەوە هاوردەی بکات. ئەمە لە کاتێکدایە پێشتر وەزارەتی کشت و کاڵی عێراق ئاماژەی بۆ کردبوو ئەمساڵ عێراق دەگاتە ئاستی خۆبژێوی و نزیکەی 4 ملیۆن تەن گەنم بەرهەم دەهێنێت. مەترسێکی دیکەی سوتاندنی زەویە کشت و کاڵەکان زیانە بۆ سەرکەرتی ئاژەڵداری و لە هەمان کاتیشدا زیانی گەورە لە ژینگە دەدات و بە هەزاران زیندەوەریش دەسووتێن. لەلایەکی ترەوە تاوەکو ئێستا لەسەر ئاستی عێراق و هەرێم هەوڵی جددی بۆ کۆنتڕۆڵکردنی دیاردەی ئاگرتێبەردانی زەویە کشت و کاڵەکان نەدراوە. وابڕیایشا پەرلەمانی عێراق لە کۆبوونەوەی پێنجشەممە تاوتوی سوتاندنی دانەوێڵەی جوتیاران بکات. هەر لە کۆبوونەوەکەدا پرسی قەرەبووکردنەوەی جوتیارانی زیان لێکەوتوو دەخرێتە بەرباس بۆ دەرکردنی بڕیارێک لەو بارەیەوە. سوتاندنی دەغڵودانی جوتیاران لەم ساڵدا لە کاتێکدایە ماوەی چەند ساڵێکە هیچ کاتۆک و ئێستا زەویە کشت و کاڵەکان و ڕەنجی جوتیاران نەسووتێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. سوپاس بۆ میوانەکانمان ئەگە سەرەتا بچینە هەولێر لای مامۆستا عوسمان. مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەوەندەی کە ئێوە ئاگادارم هۆکاریە و ئاگرکەوتنەوەی لە چەند پارێزگایەکی عێراق و لە ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان و لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستانیش چییە کە دەغڵودانی جوتیاران دەسووتێنرێت؟ بەڵێ، بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوا لەسەر جەنابت و سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و بۆ بەخێرهاتنێکی گەرمی برای بەڕێزمان لە ستۆدیەکانی پەیام دەکەین. خوای گەورە پاداشەمداتەوە یا ڕەبی. زۆر خۆشحاڵم کە لەم ئێوارەیە هاتمە خزمەت جەنابت و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بۆ خستنە ڕوو بەرچاوخستنی چەندین ئیحسایات و داتا لەسەر ئەو کاولکاری و ئەو وێرانکاری کەوە لە دژی سەرجەم جوتیاران کراوە لە عێراق و پاشان سەرجەم جوتیارانی کوردستان لەسەر سنوورەکانی هەرێم لەگەڵ بەغدا و لەگەڵ ناوەند. بۆیە بەداخەوە چەند هۆکارێکی جیاجیا هەیە دەربارەی سوتاندن و ڕنج بە خەساردان و هەروەها بێ ئومێدکردن و بێهیواکردنی براجوتیاران و هەژارانی ئێمە. ئەویش بەڕاستی زۆربەی هەرە زۆری بە پلان و بە بەرنامە ڕێژی و هەروەها بە مەبەست سوتاوە. بەڵێ هەبووە لە ئەنجامی ئەهمالی و لامبالاتی برایەکی شۆفێر جگەرەیەک لە زامی ئۆتۆمبیلەکەی هەڵدەداتە دەرەوە بەبێ ئەوەی بایەخ بدا بە سوتاندنی دەغڵودان و پوش و پاوانی خەڵکی هەژار و لێقەوما و
و هەروەها جاری واشە بۆ لە ئەنجامی خاوێنکردنەوەی پارچە زەویەک بووە بە ئاگر بەڵام پاشان تەشەنەی ساندووە و دەغڵدانێکی زۆر بۆتە قوربانی بەڵام ئەوەی کەوا نیگەرانی دروست کرد لە لای جوتیارانی کوردستان بەڕاستی ئەوە بووە ئەو مەبەستە گەڵاوە بووە بۆ هەڵگیرساندنی شەڕی تائیفی و شەڕی قەومی بووە لە مابەینی بە تایبەت گەلی کورد و هەروەها گەلی عەرەب پاشان ئەگەر لە ناو جنوب سەیر بکەین بەداخەوە لە بینی شیعە و سونەدا لە بین تورکمان و عەرەبدا لە مابەینی سەرجەم تەوائیفەکان و مەزهەبەکان هەوڵێک هەبووە بۆ لە باربردن و شێواندنی ئەو یەکڕیزی و برایەتێکەوە کەمێک ئەگەر هەبوو بێ بەداخەوە مەبەستەکانی زۆربەی زۆری بۆ ئاژاوەگێڕی بۆ تێکدان بووە بەڵام سوپاس بۆخوا بە هەوڵ و ماندووبوونی سەرجەم دڵسۆزان توانیمانە تا ڕادەیەک هەم دەستبارگر بین بۆی کەوا بتوانین قەرەبوویان بکەینەوە لە خەم و لە پەژارەکانیان بکۆڵینەوە و هەروەها بەربگرین لەو لافا و لەو هەڵمەتە خراپەی کەوا لە دژی جوتیاران مامۆستا ئەوەندەی کێوە سەردانتانکردن خۆتان دەزان ئاگرکەوتنەکەەوە ئاگرکەوتنەوە زۆربەی پارێزگەکانی عێراقی گرتوتەوە بەڵام ئەوەی کە ناوچەکێش لە سەرەکان لە کەرکووک و لە سنووری پارێزگەی نینەوە و لە شنگار و بەتەبەتی لە مەخمور کە سەردانی ئێوەیان کردووە ئێوە مەسەنە چیتان کردو بۆ جوتیارانەی کە سەدانی ئێوەیان کردووە بەتایبەتەوەی کە لە مەخمور لە ماوەی ڕابردوو سەدانی لیژنەکەی ئێوەیان کردووە لە مانجی ڕابردوو چەند بەڕێزێک چەند خەمخۆرێک سەردانی پەرلەمانی کوردستانیان کرد ئێمەش وەکو لێژنەی کشتتوکاڵ و ئاودێری لە پەرلەمانی کوردستان پێشوازیمان لەو وەفد و نوێنەرانە کرد نوێنەری جوتیارانی کوردستان بە تایبەت لە مەخمورەوە کە هاتبوون بۆ دوو مەبەست یەک بۆ ناردنی ئاگرکوژێنەوە بۆ ئەم شوێنانەی کەەوە مەترسی هەیە وەکو سەر سنوورەکان بۆ هەڵگیرساندنی هەم شەڕی بینی داعش و بینی پێشمەرگە هەم بینی حەشدی شعبی و بینی داعش هەم ئەو شوێنانێکەوە بەعەنقەس تەقە کراوە بۆی کەوا دەغڵدان بستێنرێت داوای زیاتر ڕەوانکردنی ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوەیان کرد و هەروەها دانانی شۆفێری شارەزا لەو شوێنانێکەوە مهتەم بن تاوەکو بە تەلەفۆن شوێنەکە دەدۆزێتەوە و ڕێگایەکە دەدۆزێتەوە بەداخەوە چەندین دەغڵودان و دۆنم بۆتە قوربانی ئێمە چەندین کێشەمان هەبووە ئێمە داوایەکەمان بەرز کردوتەوە بۆ سەرۆکاتی پەرلەمان بۆ ڕەوانکردنی هێزەکانی ئاگرکوژێنەوە بۆ ئەو شوێنانێکەوە هەبوون و پاشان هەوڵ بدرێ بۆ قەرەبووکردنەوەی جوتیاران بۆ قەرەبووکردنەوەی سەرجەم ئەو جوتیارانەی کە لەو سنوورانە بوون بەڵام ئێمە سوپاس بخوا دوا بەدوای ئەو سەردانانە ئەو هەوڵ و داواکاریە ئێمە هەستمان بە پرسیارەتی سەرشانمان کرد وەکو لێژنەی کشتتوکاڵ و ئاودێری لە 22 مانجی 5 لێژنەی کشتتوکاڵ و ئاودێری سەردانی بەغدای کرد بە نوێنەراتی پەرلەمانی کوردستان لەوێ چامان کەوت بە جێگەری سەرۆک پەرلەمانی عێراق و هەروەها سەرجەم کوت لە کوردستانیەکان و پاشان سەرۆکی لێژنەی کشتتوکاڵ لە پەرلەمانی بەغدا ئێمە توانیمان کەوە چەندین وعد و بەڵێن لەو بەڕێزانە وەربگرین بۆ نمونە یەک لەوانەی کەوە وعدەیان پێداوین بەراوردکردن و یەکسانکردنی سەرجەم جوتیارانی کوردستان و هەروەها بەغدا لە شایستەداراییەکان و پاشان بۆ قەرەبووکردنەوەی برا جوتیارەکانی کوردستان لە ئەنجامی کەوتنەوەی لافا و زریان و باران و بەفر کە زەرەریان پێکەوتووە داوای ئەوەمان کردو و پاشان گوتومانە لەگەڵ سووتانی دەغڵودانی هەژارانی ئەم سنوورەش دەبێت بەراورد بکرێن دەبێت قەرەبوو بکرێنەوە و گوتیانە بە دڵنیاییەوە ئەو پرۆژە یاسا پێشنیازی پرۆژە یاسایمان ئامادە کردو تەقدیمی دەکەین و لەسەر داوای ئێوەش دووبارەی دەکەینەوە بە گەرمی پێشوازیان لێکردین و هەروە سەردانەکەمان ئیجابی بوو بۆەوەی کەوا بتوانین داوای ڕۆی گەلەکەمان بکەین. سپاس دەکەم دواتە گرێم و لای بەرەزدەگر بچین لای کاک ئازاد جەباری ئەندامی لیژنەی کشتتوکاڵ ئاودێری لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک. کاک ئازاد سوپاس بۆ بەڕێزیشتان سەبارەت بە و ئاگرکەوتنەوەی کە ئێستا لە سنووری ناوچەکەش لە سەرەکان بە تایبەتی لە کەرکووک کەوتۆتەوەندی کێوە ئاگدار بنەوە کارەکان چین چونکە قسەی زۆر دەکرێت لەبارەی سووتانی دەغڵودانی جوتیارانەوە. بەڵێ زۆر سپاس بۆیەوەش بەداخەوە من گوێم لە دەنگی میوانەکەت نەبوو پێم خۆش بوو گوێم لێ بواە لەسەر ئەو وەزعە ڕێی چی بوو گوێم لێ نەبوو بەڵام ئەوەی ڕۆدا لە دەوروبەری کەرکووک و لە سنوور تایبەت و منتقە ناکۆکی لەسەرە بەڕاستیەوە شەڕێکی ئابووریە بەرامبەر بە خەڵکی کەرکووک و ئەو سنوورا کرێ سوتاندنی
دەغڵودانی ئەو خەڵکە هەژارە کە بەتەمای ئەوە بوو مساڵ ساڵێکی هات بێ و بارانێکی باش باری جێگای داخە ئەوەشیان لیان مەحروم کرد ئەو خۆشەی کە جوتیاران بەتەوا بوون دیارە لەسەر ئەوەشەوە کە لە سنووری داقوقا کە کۆمەڵێک گەنجوانە حیمایی دەغڵودانەکەیانە کردتەقەیان لێکرا و کۆمەڵێکیانش لێ شەهید کران ئەمان بەڕاستی منە هەنێشت بێنمەوە یادتان کە پار ساڵ کە وەختی عێراق وتی ئێمە ئیکتیفای زاتیمان هەیە لە ماسیە کەچی ماسی هەموو ماسی عێراقیان ژاراوی کرد بە مەلاین ماسی لە ناوچوو زۆر دوور نییە ئیمساڵ بە هەروەها عێراق ئەلانی کردوتی ئێمە ڕەنگە دەغڵودانمان پێویست نوێ لە دەرەوە بێنی ئیمساڵ هاتە و ئەوە بوو ئەم پیلانە پیلانێکی ژاراویە بەداخەوە نەکو هەرێمی کوردستان تقریبا منتیقەی دیالە و تکریت و سامەڕا و هەتا ڕوومادێشی گردوتەوە هۆکارەکانی دەسیسەیە کە خەڵکانێک هاان دەدرێ و بەکرێ گیرێ و ئەو دەغڵودانە ئەسووتێ جێگای داخە پیلانێکی نێودەوڵەتیە بۆ ئەوەی کوردیش و ناوچەی هەرێمی کوردستانش و عێراقش دایما چاویان لەدەستی دەرەکی بێ کۆمەڵێ ئەو داهاتەی خۆیان سەر بکەن بەسەری عێراقیەکانەوە بەداخەوەڵێم ئەمە زۆر تاسیری هەیە لە هەرێمی کوردستان و بە تایبەتش لە کەرکووک هەندێک دەنگۆیەوە هەیەکەوا بریارێ بدرێ و قەرەبووی ئەوانە بکرێ بەڵام جێگای داخە قەت قەرەبوویەوە ناکرێت ئێمە بەڵگەمانەیە لە سنووری جەباری و منتیقەی قادرکەرەم خەڵکانی هاتوونە بەناو کڕینی خوریەوە دابەش بوون هەیەکی قسەی لەگەڵ خەڵکاوەکان ئیشی خۆیان کردووە بەرنامەیان دانەوە کە ڕۆیشتونەوە گڕی گردووە سێجا چوارجا لە شۆرجەی شێخەوڕەحمانی شۆرجە دەغڵەکان ستێنراوە لە سوورەکانی ترە هەروەها لە داقوق لە هەموو شوێنەکانە بە پیلان و بەرنامە ئەمە کراوە حەزەکەم شتێتر کۆنتر لە 90ەکان 95 ڕێکخراوەکانی عالەمی ویستیان ملەتی کورد حەچاوی لەدەست خەڵک نەبێت چەند پرۆژەیەکیان هێنا بۆ سنووری سلێمانی و بازیان کەوا کە چەند پرۆژەیەکی قاچک بکەن بۆ ئەوەی ئەوان بەرهەمهێنەر بن نەکو تەنها ئەو گەرم و خواردنە دیا بۆیان ئەوە بکەن کە وەختی ئەلان کرا پرۆژەکان یەکێ لە دەوڵەتان وتی من قاچک بە بەلاشە دەما خەڵکی کوردستان بابێن قاچک بە بەلاش بەرن لە پێنا ئەوە فەشەریان بۆ پرۆژێنە ئەمە یەکێکە لەو پیلان و مامەرانە کەوا دەغڵودانی ئەو خەڵکە بستێ و جارێکی تر عێراق نەوێرێ بڵێ ئیکتیفای زاتیم هەیە گەنم و جۆی خۆمانەوە بەڵام پێشتر زۆرەوە کار دەخرانە ڕووبەتەوەی کە لە کەرکووکە هەندێکیان دەیانگوت ئەو عارەبانن کە هاتوونەتەوە دەغڵودانی جوتیاری کوردە هەندێکیان باسییان لە داعش دەکەن ئێستا باز لە دەستی دەرەکی دەکرێت ینی پێ دوایە کامەوە کارە دقیقە چونکە ئێستا بازۆکە تەنات بۆ نمونە لە نەجەف لە بابل وێشی گرتۆتەوە مەسن جگە لە نینەوە و ئەوەی کە بەڕێزش باس لە سەلاحەدین و بەڵێ دوور نییە هەمووی تیا بەشدار بێ بە پارە ئەوانە بگیرێن بە تایبەت ئەوەی وا فەرمووت توتت دیارە جوتیاری کوردە ترسێنن دەغڵودانەکەی سوتێنن بۆی جارێکتر دووبارە نەچێتەوە سەر ئەرزەکەی و جارێتر نتوانێت تۆ شەو بکە لە شوێن و ڕێی خۆیە ئەوە عەلەنیە لە کەرکووکە ئەوە ئەنجامە درێ و ئەوەی شەتەقەی کردە هەر لەوانە لەو بابەتە بوونکەوە ڕێگریەکەنکەوە کورد جوتیاری کورد بتوانێت نەو نازانێ ئێمە چەندەها ساڵە ئەو خاکە خاکی باوکو باپیرمان بۆ قەت سڵ ناکەینەوە ووازشی لێ نایەرین واچین بە گشت هەموو داگیرکەرێکە لە کەرکووک و کۆرش نادەین ئەلێرە و من سوپاسی خەڵکی داخۆک خەمکەوە قەت کۆڵ نادەن بەڕاستی ئەو کوردایەتیێوانەیەکەن لە هیچ شوێنێکی ترا ناکرێەوەنە مسڕن لەسەر مافەکانیان لەسەر حەقی خۆیان و بەردەوامن لەو ڕچکەی گردویانە
بەڵ سوپاس دەکەم کاگازە دواتە گەرم وڵای بەڕێز سەبارەت بووی کە لیژنە پێکاتووە لە کەرکووک دواتر گەرم وڵای بەڕێزت مامۆستا عوسمان گەرم وڵای بەڕێزت سەبارەت بە لیژنەکەی خۆتان وەکو لیژنەی پارلەمان ئەوەندەی کە لە کوردستان و ناوچانەی کە بۆ نمونە لە ناحیەی قوشتەپەش دەچەند ڕۆژی ڕابردوو مەسەلەن دەغڵودانی جوتیاران سوێنراوە لە سنووری گەرمیان هیچ راپۆرتێک ئامادەکراوە یاخود بەنیازن راپۆرتێک ئامادە بکەن بۆی کە بیدەن بە حکوومەت یاخود نوێنەرانی کورد لە بەغداد چکە باز لەوەیەکی کەس پشت پەرلەمانی عێراق تاوتوێی ئەم پرسە دەکات. بەڵێ بەداخەوە بە هۆی ناکۆچیەکانی نێوان خۆمان و گەلی کورد بە تایبەتی لە پەرلەمان و لە پێکەنانی دواکەوتنی ئەم حکوومەتە بەڕاستی ئێمە نەمانتوانیوە دەوری خۆمان بە کارا ببینین و بیسەلمێنین. بەڵام لێستا بە دوا ئومێد دەکەین دوا بە دوای دەستنیشانکردنی سەرۆکی هەرێم و هەڵبژارنی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ئێمە متمانە بدەین بەو حکوومەتە و بتوانین لێپرسینەوە لەگەڵ سەرجەم وەزیرەکان و هەروەها دام دەستگاکانی حکومی. بەڵام تا ئێستا ئەو مافەمان نییە وەکو پەرلەمانتار بانگی هیچ وەزیرێک بکەین لەبەرەوەی ئێمە بە ژێرەی یاسا متمانەمان بە هیچ وەزارەتێک نەداوە لەو حکوومەتە. ئەوە یەک دوا بە دوای ئەوەی کە ئێمە ئەو هەموو گرفتار ڕوبەڕوومان بۆ ئەو هەموو لایەنە سەردانیان کردین لێژنێکمان پێکێناوە لە پەرلەمانی کوردستان بۆ سەردانیکردنی بەغدا و هەروەها بۆ خەمڵاندن و قەرساندن و سەرژمێرکردنی سەرجەم زیان پێکەوتوان چ لە جستان بەهۆی باران و لافاو و چ بەهۆی سوتاندنی دوژمنکاری لە جنوب و سەرسنوورەکان و پاشان من ئەوەشم بۆ ئیزافە کردو بەڕاستی بەهۆی بردومانی سەختی تیارە تووشیەکان بۆ سەر کوردستان ئەوەش دەبێت بخرێتە ژێر باری دووبارەکردنەوە هەروەها قەرساندن و خەمڵاندن و قەرەبووکردنەوەی جوتیاران ئەوان نوێژ بەڕاستی ئەوەی کەەوە حەوزە ماسی هەبووە ئەوەی کەەوە بەخێوکردنی مەزرعی هەنجی هەبووە یان هەر زراعەت بووە هەرچی هەبووە زیانیان زۆر بەرکەوتووە و دەغڵودان و پاوان و ڕز و باغات زۆر سوتاوە بەهۆی بردومانی تارە تورکیەکان بۆ سەر کوردستان ئەوانەش بە دڵنیاییەوە دەخرێنە ناو ئەو قەرەبووکردنەوەی. بەڵام ئێمە بەهۆی ئەم هەموو گرفتەی کەوا هەیە لە مابینی هەردوو حیزبی دەسەڵات هەم پارتی و هەم یەکێتی نەمانتوانێت دەوری خۆمان ببینین و ئەو شتانە بەڕاستی دواکەوتون. بەڵام ئێمە بەهۆی ئەوەی کەەوە زۆر گەرمین لەسەر داوای جوتیاران و دابینکردن و بەردەستەکردنی مافەکانیان بەڕاستی کۆڵمان نەداوە داوامان کردو بۆ یەکسانکردنی سەرجەم شایستە داراییەکانیش. بەڵێ ئێوە وتە سەردانی بەغدادتان کردووە بەس لە ئاستی باڵا ئێستا بۆ نمونە حکوومەتی ئێستا کە حکوومەتی کاربەڕێکەرە پێ دووە هەوڵی جدی داوە بۆی کە ئەم پێشێلکارەی بەرامبەر بە جوتیارانی کورد هەیە ڕابیگیرێ یاخود ئەوەی کە ئێستش ئەو هەڵانە بەشێکی مەسەلەن و سووتانی دەغڵدانە بەرەنجامی هەڵی کورد نییە کە و ناوچانەی لە ئەزداوە بە تایبەتی لە کەرکووکووە و ناوچانە بەدڵنیاییەوە ناکۆچی ڕیزەکانی کورد لە کەرکووک بە تایبەتی و پاشە لە شوێنەکانی تر بۆتە هۆکاری ئەوەی لاوازبوونی ڕیزەکانی ئێمە کە بتوان خەڵک بە ئاسانی دەستی بگاتە ئێمە و زیانمان پێ بگەێنێ. بەڵام ئێمە سوپاس بۆخوا چەندین کەسایەتیمان بینی لە سەردانەکەمان لە 22 مانگی 5 هەم لە کورد لە کوردستانیەکان و هەم لە جێگری سەرۆکی پەرلەمان و هەم لە لێژنەی کشتتوکاڵ دواتر بڕیارماندا سەردانی وەزارەتی بازرگانی و وەزارەتی کشتتوکاڵی بەغدا بکەین لەسەر داوای خۆیان کە لە کاتێک لە هەولێر ئێمە نوێنەری لێژنەی کشتتوکاڵ سەردانی جێگری سەرۆکی لێژنەی کشتتوکاڵ سەردانی بەڕێز وەزیری بازرگانی بەغدای کرد داوای کردکەوە لێژنەیەک سەردانی بەغدا بکە بۆەوەی کەوا لەگەز وەزارەتی زراعە هەماهەنگی بکرێ هەم بۆ زیادکردنی ڕێژەی گەنمی جوتیاران هەم بۆ وەرگرتنی قەرزی کۆنی 2014 و 15 و 16 جوتیاران کە بەداخەوە بۆتە پەڵەیەکی ڕەش بە نێوچەوانی لایەنی پەیوەندیداری حکوومەتی عێراقی کە ئێمە داوامان کردو ئەو پارەی هەرچی زۆر بگەێنرێ ئەگەر هەندێک پاسای بێبنەمایان هەیە وەکو ئەوەی کە گوتیانە جوتیارانی کوردستان گەنمی خراپیان هێناوە تەسلیمیان کردووە گەنمی ئۆکرانی هاتووە تەسلیم کراوە یان بەر لەوەی درونە لە کوردستان بگەڕێ گەنم نۆرەی بۆ گیراوە لە سایلۆکان بەڕاستیەوە ئەم پاسای بێبنەما بوون لەبەرەوەی جەنابیان لێژنەی ئیختیباریان هەبووە تاقیکردنەوەیان هەبووە گەنمی ئۆکرانی و گەنمی کوردستانی تەنها
بە بۆنکردن و سیرکردن کەسی شارەزا دەزانی کە ئۆکرانی ئەوە کوردستانیە گەنمی کوردستانی بە خەڵک پێ دەکەنی ئەوەندە جوانە بەڵام بەداخەوە ئێمە داوامان کرد وەکو تەحەدیەک بۆی ئەگەر بێت و ئەگەر گەنمەکەمان خراپە گەنمە خراپەکەمان بدەنەوە ماڵی قەڵب سەر بە ساحێبی ئەگەر خراپ نییە پارەکەمان بدەنێ بۆیە گوتیان حەقی ئێوەیە پارەکەشتان مەزمونە ناچێ بەڵام کات حکم دەکا زەمان حکم دەکا بۆ ئەداکردنی و وەسوێلەکەی بۆ سەرف کراوە لە ئەو پارەی بەڵامی جوادەیەکیش دانەنراوە بۆ ئەو پارەی 3 ساڵی ڕابردوو ئەو قەرزەکەی 3 ساڵی ڕابردوو کە 500 ئەو کاتێکەوە بەڕێز بەڵێ ئەو بەداخەوە لە سەردەمی حکومڕانی سەرۆک عەبادی کاتێکەوە بە واژووی خۆی وەکو با بڵین بەڕاستی بەبێ شەرم با بڵین وەکو عەداوەتێک دوژمنکاریەک بۆ گەلی کورد ئەو پارەی ڕاگرتووە ئێستا بەڕێز عادل عەبدولمەهدی ئەگەر بێت و ئەو برای هەڵوەشێنێتەوە پارەکە بنێرێ لەوانەیە بە دژایەتی و بە ململانەی سیراعی خۆی دەست پێ بکە عادل عەبدولمەهدی بۆیە واژووی ناکە ئەگەرنا سەرجەم لێژنەکانی خۆمان لەوێ سەردانیان کردبوو پێشووتر گوتوبیان حەقتانە مافی خۆتانە بە دڵنیاییەوە ناسووتێ بەڵام ئەو فترەی دەبێت سەبرگرن تاوەکو ئێمە بتوانین ئینشەڵڵا پارەکەتان دابین بکەین بە ئیزنی خوای گەورە ئینشاءڵڵا. بەڵێ سپاس دەکەم دەگەرم وڵاتان کاگازات گەرم و لای بەڕێز سەبارەت بە کەرکووک ینی ئێستا هیچ لیژنێک پێکێنراوە لە کەرکووک بە تایبەتیەوەی کاندێک ئامار باز لەو دەکرێت کە تاکو ئێستا نزیکەی 7,000 دۆنم لە کەرکووک سوتێنراوە لە دەغڵ و دانی جوتیاران. ئەوە هەمووی نییە ئەوە هەمووی نییە ئەندێ لە شوێنەکان تا ئێستا چونکی ئەو سنوورەی لەیلا نێشتاکە نەگەینراوە وەکو پێویستیانی نەکراوە لیژنەی پێک دێ لە لیژنەی کشتتوکاڵی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکێتی جوتیارانی کەرکووک و لەگەڵ دایرەی کشتتوکاڵی کەرکووک ئەمانە هەڵدەسن لەگەڵ ئەندام بەرلەمانەکانە کە خۆیان مەیدانیان گەرێ بچن زراعی کەرکووک لەگەڵ یەکێتی جوداران ئەو ئەحسایە و ئامارە بە ئامانە تۆ بێنن بەڵام من قەناعەتم بەم لیژنەیە یعنی ئەم لیژنەیە چییە کە ئەگەرک و جوتیار ئەو گەنم و جۆیشکەوە دووریەتەوە کارفرۆشیەکەن و ئەیدەنە 250,300 تەنی بۆی لە کۆڵیان بێتەوە و نەسووتێ یعنی خۆزگایە ڕێگایان بدایە وەک بەوەکو پێویست دەغڵودانەکەیەوەی ماوەتەوە کایفرۆشن بەو پارەیە بفرۆشن کە زەرەری تیانەکەن کە چێوان لەبەر ئەو وەزعا کە دروست بووە بە 250,000 تەنێک لیان ئەکردن هیچ قازازێکی نیوەکۆوایە ئەوش بسووتایە جان لیژنە چی دەورێکە بینێ ڕەنگە لیژنەکەش تەنیە هەم بخەڵێنێ بە 200 و 250 و هیچی سوادەیەکێ لە دوایەوە ئەو ئەرزی سوتا و تاسیری لە ئەرزەکەش هەیە نەکو تەنها ئەو دەغڵودانە بەداخەوە چارەسەرکردنی کێشەکان بەو شێوەیە نێ ئەوان هەبێ مەعالەجە و هۆکارەکەی بدۆزنەوە ئەوە چارەسەر بۆ ئەوە بدۆزنەوە هۆکاری ئەمە چییە کەوا ئەم دەسانە چییە و وەزعی ئەو ملەتە و جوتیار هەڵکەنینی جوتیار لەسەر ئەرز و ئاوی خۆی اینجا کە داوای ئەوان تاوەکو ئێستا پارەی دەغڵودانی پارۆپێراریش تا ماوەی پێشوە مابوو تەعویز نەکرا بە پارەکەیان نەدراوە جا تا لیژنەیە بچێت بەغا دروستیکا و چەند فیلتەرێکا بڕوا و ئینجاکە من قەناعەتم نییە هیچی سوادەیەکی هەبێ بەڵام چارەسەر من بەوا بینم لیژنە پێک بێ بۆچی ئەمە دروست بووە بۆچی تەشخیصی منتیقەی متەنازع لێها بنەخستە ئیستهداف کراوە ئەمانە چارەسەر بکرێ کورد بێتە مەیدان بۆچی وا لەو خەڵکاکەن لەلایەک بە شەوە چنە سەران چەکدار و دەریان لەلایەک ئەرزۆ ئاوەکەیان بەو شێوەیە لێەکەن ئەمانە چارەسەری بەو شێوەیە نەکو لیژنە دروستکرێ و لیژنە هات و لیژنە من بەوە نابینم زۆر ڕەشبینم لەسەر ئەو سیاسەتەی کەوا لە کەرکووکا و بەرامبەر کەرکووکیەکان ئەنجامی بەس کاگازات ینی ئێستا ڕێک نەکەوتنی پارتی و یەکێتیش هیچ کاریگەریە ئەگەر ڕێک بکەون و ئەمباردۆ خاسە هیچ کاریگەری دەبێت لەسەر مەسەلەیە سوتانی زەوی و کوشتتوکاڵێکان وانە؟ باشە بەس کاگازات
وڵا جا هەموو کوردەڵێ کاریگەری هەیە ئیتر نازم خۆیان بڵێ حیس نەکەن کاریگەری هەبێیان نا هەموو ملەتی کوردەڵێ پیاوی چاک بڕێکەون و چارەسەری کەرکووک ئەوە سیاسەتی شیعەگەری لە نایەتی دەستی گردووە بەسەریا بخۆتان بێنەوە و محافزێدانێن خۆ تا قیامەت نییە جارێکی کا لایەنێکی تر دانێ ویسە لایەنێک بێ و ئەوان خەمیەوە نەخەمیەوەیانە محافزێک کەوا لە لای خۆیان بێ خەمیەوەی ئەو ملەتەیان نییە کەچی بەسەریا هات تاوەکو ئێستا زیاتر لە 20,000 خێزانی کورد لە سنووری هەولێر و سلێمانی و دەرەوەی سلێمانی و لە شارەکان ترە و چوونە ئەوروپا و ئاوارە بوون تاکەی خەڵکی کەرکووک ئاوارە بێ و باجی سیاسەتی کوردی بدا اینجا تاوەکو ئێستا حیز نەکرێکەوە ڕێکەوتنەکە باشە و ئەوەیە ئیلا بێ خەڵک پێیان بڵێ بەداخەوە ینی کەرکووک بووە زەحەیەکی سێململانەیەکی نادروستی ناشەرعی ئەم دوو لایەنە و لایەنەکانی تریش بەداخەوە هەمووی پێیان کات بەسەرە بەن حەزەکەن زیاتر لەوێ بن حەزەکەن وەزعی کەرکووک خراوتر بێ و ئەوانیش هەر ململانێ و لەسەر دایک و دووبارەی خۆیان قەت ناکەون بەڵێ سوپاس دەکەن ناوبڕێکمانەیە دواتر دەگەڕێن بۆ لای بەڕێز و مامۆستا عوسمان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک باش تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین هێمای سەرکەوتن کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ بازار جمەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت لەبێت بینێرانی بەڕێز کاک گازت ئەگەر وەڵامی و پرسیارەشمان دەیت تۆ دواتر شەدەگرین و لای بەڕێز سەبارەت بەوەی کە تەنها دەغڵودانی جوتیاری کورد دەسووتێنرێ یاخود عەرەب و تورکمانی شتێدا لە کەرکووک و ناوچەکانی دەوروبەری عەرەبە و کوردە و تورکمانە و هەر هەمووی بەڕاستی لەما فەرقیان نەکردو ماڵیان ناوە بێ هەمووی گردوێتەوە گشتگیریە دەغڵودان سوتانمی کەرکووک بە تایبەت ئەو سنوورانەی حەویجە هەر هەمووی عەرەبە
دەغڵودانەکەیان ئەستێت بە زۆری و سنووری منتیقەکانی مناتق متەنازاوەیە لە منتیقەی سەرگەڕان و سوورسونەکانی تر و بگەڕێتەوە بۆ منتیقەی جەباری و قادرکەرەم هەر هەمووی سنووری کووردە و برا تورکمانە داقوق و لەوانە ئەوانشی گردوتەوە لە دەغڵودان سوستانیە زۆر زۆر بە یەکسانی ئیشەکانە کرد. بەڵێ بەس بەرەز وتت یانی ئەو جوتیارانەی کە پاسەوانی گەنمەکانیان بوون و شەید کراون لەلایەن گروپی چەکدارەوە شەید کراوەندێکیان لە کەرکووک؟ بەڵێ گروپی چەکدار بەڵێ بە مناوبەیانە کرد لەسەر تاوەکو دەراسە فریاکەوێت و دەغڵودانەکان ناخەوتن هیچ شێوە ناخەوتن شێخ ئەتی شێخ عەزەدین تاوەبانی و شێخ بەرزان و برادەرانی تر لەوێ هەراستیان لەگرت کۆمەڵێک گەنج لەوێ لەگەڵیان نابوون تەقیان لێکرایکیان لە کولیە بوو تەلەبەیەکی کولیە بوو بەداخەوە شەید کرا. بەڵێ سوپاس دەکەم دەگەڕێم بۆ لای بەرەزت ماوە سەوسماگەرم بۆ لای بەرز سەبارەت بۆی کە بەرەز وتت وەکو پەرلەمانی کوردستان بەنیان جارێک تر سەردانی بەغدا بکەنەوە لەو سەردانەدا دەتانەوێت چی لەگەڵ خۆتان ببەن ئەو زەرەر و زیان و ئەوەی کە سوتێنراوە لە راپۆرتێکدا لەگەڵ خۆتان دەیبن؟ بە دڵنیاییەوە هەر کارێک هەر ئیشێکمان لەدەست بێ درێخی ناکەین هەم لە کۆکردنەوەی داتا و ئیحسائیات لە کوردستان چ لە باران و زیانی لافاوەکان و هەروەها سوتاندنی دەغڵودانیش بەوەی کەوە بە دوواداچوون بۆ ئەو وعد و بەڵێنەی کە لەلایەن کوتلە کوردستانیەکان و هەروەها لێژنەی کشتتوکاڵی بەغدا پێمان دراوە بۆ یەکسانیکردنی سەرجەم شایستە داراییەکانی جوتیاران و بۆ وەرگرتنی قەرزی کۆنی 3 ساڵی ڕابردووی جوتیاران و هەروەها بۆ زیادەکردنی سەتاسی 340,000 تۆن گەنم کە سوپاس بۆخوا ئەوەش یەک بوو لە چالاکیەکانمان کە بڕیار درابوو لە ڕێگای سەرژمێری فۆرمی خۆراک 340,000 تۆن دانرابوو بۆ کوردستان بەڵام دوا بەدوای ئەو سەردانی ئێمە و هەوڵی کوتلە کوردستانیەکان لە پەرلەمانی بەغدا تواندرا سەتاسی ئەو ڕێژەیە زیاد بکرێ کە نزیکەی 500,000 تۆن دەکات سوپاس بخوا ئەوەش دڵخۆشکەرە و ئێمە زۆر داوامان کرد بۆ وەرگرتنی پارەی 3 ساڵی ڕابردوو بۆ ئەوەش کە دڵنیاییان کردینەوە سوپاس بۆ خی گەورە ئێمە هەرچی بۆمان بکرێت سەرجەم جوتیاران دڵنیا دەکەینەوە لە خزمەتیان دەبین ئەگەر بەڵێ ئەوەی کە بەڕێزت ئەوەی لافاوەکە ژیانی هیچ قسەیەکتان کرد لەگەڵ لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانی عێراقیش ئەوەی کە زانیان بەرکەوت بوو لە لافاوەکان جوتیارەکان یاخود ئەوەی کە ئێستا مەسەلەن بەشێک لە ناوچەکان بۆیە و ساڵ ئەم ساڵ کاسیا و ئاوی مەسەلەن بەرز بۆتەوە لە هەندێک ناوچە هەندێک دەغڵودان ژێرا و کەوتووە لەسەرەوەش قسەتان کردووە؟ بۆ معلوماتی جەنابەت و هەروەها بۆ زانیاری سەرجەم هاوڵاتیان و بەتایبەت جوتیاران سوپاس بۆخوا کە من وەکو سەرۆکی لێژنەی کشتتوکاڵ لە پەرلەمانی کوردستان کە تایبەتمەندی خۆم و اختصاسی خۆم بەڕاستی کشتتوکاڵ نەبوو بەڵام بەهۆی هاوکاری برایانم لە لێژنەی کشتتوکاڵ لە پەرلەمانی کوردستان کە جێی سوپاسن جێی دەستخۆشین من سوپاسیان دەکەم بەڕاستی توانیمان زیاد لە توانای خۆمان داوا بکەین هەم بۆ سوتاندنی بردومانەکەی تورکیا بۆ کوردستان و دەغڵودان و ڕەز و باغی کوردانی سوتاند و هەروەها بۆ لافا و فەیزانات و بەفر و ئەوە زیانانەی کەوا کەوتووە و پاشان بۆ وەرگرتنی بنەتۆ و دەرمان و سەرجەم شایستە داراییەکان و دواتر داوامان لەوە کردکەوە جوتیاران وەکو ڕەسیدێک وەکو پێگەیەکیان لە حکوومەت بۆ دروست بکرێ بۆی بتوان کە خزمەت بکەن لەم کوردستانە بۆ ژینگە پارێزی بۆ بەدیهێنانی گەنم و جۆ و هەروەها بۆ سەرجەم بەروبووم و دانەوێڵە و هەوڵ بدرێ. باشە ئەوەی کە ئێوە زانیاریتان هەبێ لەو 300,000 تەنەی کە ئێستا دانراوە بەڕێز وتر لەسەر داواکاریەوە لیژنەی کشتتوکاڵ سەڵاسی دیکەشی بۆ زیاد کراوە کەی پرۆسەی وەرگرتنی گەنمی جوتیاران لە هەرێم دەست پێ دەکەوە چۆنیش دابش کراوە لە نێوان پارێزگەکانی هەرێم؟ بەڵێ سوپاس بۆخوا نێزیک بۆتەوە بۆ ڕۆژی وەرگرتنی دانەوێڵەی کوردستان ئەویش 16 ئەم مانگەیە 16 6 کە دەکا سەرەتای هەفتەی داهاتوو پشت بەخوای گەورە
لە سەرجەم سایلۆیەکانی دیاریکرا و گەنمی فەلاحان وەردەگیرێ و هەروەها شێوازی دابەشکردن لە مابینی پارێزگاکانی کوردستان سوپاس بۆخوا ئەویش ڕێژەیەکی دادگەری پێوەیە 100,000 تەن بۆ پارێزگای هەولێر، پاشان 112,000 تەن بۆ پارێزگای دهۆک، پاشان 80,000 تەن بۆ پارێزگای سلێمانی و هەروەها 20,000 تۆنیش بۆ گەرمیان، 28,000 بۆ هەڵەبجە. ئەو هەبوو شێوازە دابەش کراوە، بەڵام ئێمە ئەوە زۆر گرینگە بتوانین هەر فەلاحێک هەر جوتیارێک گەرمی خۆی تەسلیم بکە، نەوەک هاوردەی پارێزگای محافەزەیەکی تر بکە، بۆ نمونە هەولێر بیبا بۆ مووسڵ یان بیبا بۆ مەخمور و کەرکووک، ڕێژەی گەنمی داهاتی کەرکووک و مووسڵ زیاد بکە، بەڵام بەروبوومی کوردستان پێی کەم دەکا. ئەو ڕێژەی کە بۆماندا دراوە 340,000 تۆنەکە لەسەر ئەو زیانەی بکە بۆ خۆمان کردومانە، جوتیارەکان بردووانە بۆ مووسڵ و مەخمور و پارێزگاکانی غەیری کوردستان، بۆیە ڕێژەی کوردستانی پێدابەزی، بەڵام بەداخەوە ڕێژەی مەخمور و کەرکووک و مووسڵی پێ هەستایەوە. دوا بەدوای ئەو دانیشتن و گفتوگویانەی ئێمە و برایانمان لە کوردستانەکانی پەرلەمان زیاد کرا بۆ 130 ئەم ڕێژەیە کە دەکانی 500,000 تەن ئیشەڵا ئومێد بەخشە و هەروەها سەرجەم جوتیاران دڵنیا دەکەینەوە کە پارەی ئەو ساڵ دوا ناکەوێ و لە کاتی خۆی وەردەگیرێ. ئەو بەڵێنە دراوە کەم ساڵ دوانەکەی وەکو ساڵان ڕابردوو؟ هەت بە تایبەت من پێم گوتم ئەگەر بێت و ئێوە بتوان ئەو پردە متمانی لە مابینی هەرێم و بەغدا هەیە نەڕوخێنن بە ئەنجامدانی هەم ئەداکردنەوە و جێبەجێکردنی قەردە کۆنەکەی 2014 و 15 و 16 کە بەڕاستی سەرجەم فەلاحەکان لەوەوە مارانگەستوو بوون، ترساون، تۆقاون لەوە، ئەم ساڵوتیان بە دڵنیاییەوە هەردووا بە دوای ئیستیلامکردنی گەنمەکە پارەکەش کەوا بریتە لە 192 میلیار دینار ئامادە کراوە. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا کاگازات. بگەرم لای بەڕێز سەبارەت بە ڕۆڵی ئەنجومەنی پارێزگای کەرکووک، هیچ ڕۆڵێکی هەیە لەوەی کە ئەم زیانەی بەرجوتیاران دەکەوێت ینی بەرهاچوونی بۆ بکە یاخود بیگەێنێت بە پەرلەمانی عێراق و وەزارەتی کشتوکاڵی عێراق؟ ئەوە بۆ تشم باس کرد جاری پێش کام لیژانە پێک دێت و هەموو ئامارەکان کۆکرێتەوە، بەس من تاقیبێکمەیە لەسەر ئەو بەڕێزە بەرلەمانتاری هەرێمی کوردستان لە دوور زێک باسی کەرکووکی نەکرد، خۆزگایە کەرکووکشی بە کورد بزانایە و بیوتە ئێمەش ئاوڕێ لەوان لە دەینەوە وەفدێکمانەچێت بۆ کەرکووک و بزانە چەند زەرەرمەند بوونە، چەندێک 16 جار داعش هجومی کردە سەر کەرکووک، وەزارەتێ لە وەزارەتەکان پەیوەندییان لەگەڵمانە ئەنجام نەدا، غەیری وەزیری وەزارەتی پیلاندانان علی سندی سپاس یەکەم بۆ یەک جار وتی چیتان پێویستە ئێمە ئامادەین کەویش ئەوە بوو کە خەریک بوو داعش بێت کەرکووک داگیرکە، بە سپاس ئەو جارە نەبێ ئەو برادەرە تەنها کەرکووک باتە پاڵی مووسڵیشەوە، باسی کەرکووک و مووسڵ بە یەکەوەکە، خۆزگای بیوتە وەفدێکیشمانە چێتەوە و ئێمە چیان پێویست بێ ئامادەکاری بکەین بۆ خەڵکی کەرکووک و کە بە کوردستانی ناوبانەکان تەنها هێنایی وردی دوو. پێ دوایە پەرلەمان ڕۆڵ دەبینی پەرلەمانی کوردستان بەڵێ وڵات ئەتوانێن وەفدیان بێت بە ناو جوتیارانی کوردستانەوە بێت کە خۆشیان نەتوانن جوتیارانی کوردستان بێن سەر بدەن و تەخمینی ئەو زەرەرە بکەن و تاویزی هەندێک لە جوتیارە بە هەموو بە زۆر شێوە توانن بێنە کەرکووکەوە و جوتیاریانی کوردستان لە کەرکووکەوە و بیان بینین و پەیوەندیان لەگەڵا سازدا پرسیاریەوە بکەین. ئەوە باسێرکی پەرلەمان کرد کە وتت پێویستە لیژنەیەکیان سەردانی کەرکووک کە ئەرکی حکوومەتیە، ئەرکی نوێنەرانی کوردیش لە بەغداتی ماوەسە حکوومەت هەرێم و نوێنەرانی کورد. خۆی با ئەمە گشتگیری یابێ لیژنە بۆ زۆربەی پارێزگاکان دروست بکرێ و بە شێوەیەکی گشتی مناقەشات تەرخان بکرێت بۆ مناقەشەیە وەزع و هۆکارەکانی و چارەسەری و تەعویزکردنەوە هەم سێ شتە بە یەکەوە، هۆکارەکانی و معالەجەی و
تعویزکردنی جوتیاران نوازانم ڕوومادیە تکریتە وەکو جەنابەت وتت نەجەف و کەربەلایە منطقەی کوردستانە هەرێمی کوردستانە و ئەو مەناتقی کەرکووک هەموو شوێنەکانیەوە ئەبێ بە ئامانەتەوە کۆی گشتی ئامارەکە و تحدیدی ئەو سعری چەند دۆنم سوتاوە بە چەندێک ئەژمار دەکرێت و لە دوای ئەوە کە نەکو درێژە پێ بێ پاش 5 ساڵ لە بیری بچێتەوە خاوەن ئەرز و خاوەن زەرمەندەکان اینجا کە باسی بکەن ئەبێت تعویز بزێ لەوان و ساتی خۆیان بۆەوەی جوتیار بتوانێت جارێکی تەنەڕسێتەوە ماڵاتێکی زۆرە بەسەر جوتیاری کەرکووکە هاتووە. باش ئەی ڕۆڵی نوێرانی کورد لە سەرۆکۆمار لە وەزیرەکان لە پەرلەمانتارەکانیش لە پەرلەمانی کورد ئەوان بەشدارە بن بەڵێ نوێنەرە پەرلەمانتارەکان نێمە دانیشتوونە لەگەڵیانە چاوەڕوان ئەو لیژناکرێکە لە ئەنجومەنی لیژنەی کشتتوکانی لە ئەنجومەنی پارێزگا لەگەڵ یەکێتی جوتیارانی کوردستان کە لە کەرکووکە و جوتیارانی عەرەبیشەیە و داری زراعی کەرکووک نوێنەریان هەموو شوێنەکان ژمارەی ئەو چەند دۆنم سوتاوە لە هەموو سوورەکانە کۆ بکرێتەوە دوایی ئەبێ بەرلەمان مناقەشەیە ئەو وەزعانە بەگشتی بکرێت نەکو شوێنێک یان لایەک. بەڵێ ینی پێ دوایە هەمووی بێکەوە بەرلەمانی عێراق قەزم. بەڵێ ئەی ئەوەندەی کێواگەمە بەڕاستی بەڵێ ئەوەندێک کە تا ئێستا ئاگادار بن ئەنجومەن نوێرانی ئاگادارم بابزانم خەڵکانی نردووە لە وەزارەی زراعەوە بۆ دەوایری زراعی لە هەموو پارێزگاکان و قەزای ناحیەکانە. بەڵێ سپاس دەکەم ماوە ساسمان گەرم و لای بەڕێزت کاک ئازاد تێبینیە بوو لەسەرەوەی کە بۆ باسی کەرکووک ناکەن یاخود بۆ سەردانی کەرکووک ناکەن ئەگەر بۆچی بەنیازە سەردانی بکەن یاخود من سوپاسی مامۆستا ئازاد دەکەم بۆ دڵسۆزی و خەمخۆریەکەی بەڵام ئەمن لە ئەنجامی باسەکەم کە باسی کوردستان دەکەم کەرکووکی شە بە کوردستان دادەنێن بەڵام بەداخەوە بەهۆی ململانەی حیزبی هەردوو حیزبی دەسەڵاتدار خەریکە کەرکووک لە دەست بدەن بەداخەوە ینی لەبەر ئەوەی کە ئایا زۆرینە بۆ پارتی بێ یان بۆ یەکێتی بێ ئێمە وا زیانمان بەرکەوتووە هەمومان قەداری کەرکووکین نەک هەرلایەک هەمومان بەڵام بەداخەوە کەسێک نییە بە دڵسۆزی بۆ کەرکووک هەوڵ بدە نەک لێژنێکی کشت و کاڵی ئەگە پەرلەمانی کوردستانیش ناتوانێت هیچ بۆ کەرکووک بکات دەبێ ئەنجومەی نوێنەرانی بەغدا هەڵبستێ بۆ جێڕانەوەی ئەو مافانە بەڵام ئێمە ئەگەر ئێستامانەمان پێ یاخود ئەمە ناوچەیەکی کێشە لەسەر دەبێت لە بەغدادەوە بەداچوونی بۆ بکەین ئێمە تەبعاان لەگەڵ برایانی کورد لە کوردستانیەکان لە بەغا قسەمان کرد لە پێشە باسی کەرکووک و هەروەها مەخمور و پردێمان کرد پاشان باسی مووسڵ و شەرگات و ئەو جیانی ترمان کرد لەبەرەوەی ئەوانە بەڕاستی زۆر سەختکراوتنەوە ئەم پارێزگا و ناحیانە بە گوندەکانیشانەوە بۆیە ناوی هیچ جەیەکم بە ئیخساس نینە لەبەر ئەوەی کەوانەوە شوێنێک لەبیر کەم و بڵێن مامۆستا باسی وەی نەکردووە ئەمن هەموو جێگایەک دەغڵدان بستێنرێ پێم ناخۆشە ئەگەر لە فەلوجە و ئەگەر لە کەرکووک بێ و ئەگەر لە هەولێریش بێ پێم ناخۆشە بەڵام ئێمە دەمانەوێت ئەو ژینگە پارێزیە ئەو دیفاعکن لە مافی جوتیاران بەڕاستی بەبێت جیاوازی بێ لە خزمەت سەرجەم جوتیارانی کوردستان و هەروەها ناوچە ناکۆک لە سەرەکانیش بین بەڵام ئێمە هەوڵی خۆمان دەدەین بۆەوەی کەوە قەرەبووی برا جوتیارەکەمان لە کەرکووک کەمتر نەبێت لە جوتیارانی کوردستان بە تایبەتی هەولێر هیچ هەوڵێکە داواکارێکێک کە دانیشتێکی پەرلەمانی کوردستانیشی لەسەر ساز بکرێ ئەگەر بۆ خستنە ڕووی داتاوە ئاماریش بەوەی کە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەرێم و لە هەرێمی کوردستانیش جوتیاران زیانیان بەرکەوتووە سوپاس بۆخوا ئێمە ئێستا بانکێشتی بەڕێز بەڕێوەبەری گشتی وەزارەتی کشتتوکاڵی ئێستامان کرد وەکو پەیوەندی شەخسی نەوە وەکو پەیوەندێکی پرۆتۆکۆلی نەبوو بەڵام بە ژێرەی خەمخۆری خۆیان هاتن بەدەم داوایەکەمان و قسەمان کرد و گفتەوە گۆمان کرد لێژنە ئامادە دەکرێت بۆەوەی کەوا بچێت بۆ بەغدا سەرجەم کوردستان و هەروەها ئەو شوێنانەی کە لە ژێر
ئیدارەی کوردستانیش دانین دەبێ بامان شێوە ئێمە باسی ئێمە دەبێ پێشنیازی پرۆژه یاسای ئێمە دەبێت بۆ پەرلەمانی بەغدا پشت بەخوای گەورە. سپاس دەکەم کاگازت گرم و لای بەڕێزت کاتمەکەمەوە سەبارەت بە زیانەکانی پێدوایە جگەلەوەی کە بەڕێز وتت خراپە بۆ ئاسایشی خۆراک و ئاسایشی ئابووری عێراق پێدوات تا چەندە بۆ مەسلەی کەرتی ئاژەڵداریش چکە کەم زەویانە دەسووتێنرێن و بۆ مەسلەی ژینگەش کاریگەری خراپ بەجێ دێڕێ لەو ناوچانە. بەڵێ تاسیرێکی زۆر ئەمێنێت بۆ چەند ساڵیش لەسەر مەرداری و ئاژاداری بێت کە لەوەی ئەو ئەرزش کە ئەسووتێ بەرهەمی نابێت تا چەند ساڵی کە تاوەکو وەرببڕێتەوە و جارێتتر تۆ بکرێتەوە و بمێنێتەوە چەند ساڵێک اینجا کاتوانرێت تۆ بکرێت. ئەمە بەڕاستی شەڕێکی ئابووریە بەرامبەر بە کەرکووک و بەرامبەر بە ئەتوانم بڵێم عێراقەکان جێگای داخە ئەوانە لە دەوڵەتانی دەوروبەر لە سراعەکان لە شەڕێکان بەرامبەر چ کامیان زیاتر ئەتوانن بەرووبۆمی ژەهراوی و پیس بنێر لە کوردستان و عێراقەوە و ئێمەش زۆر بە دەستخۆشییان لێکەین و کەوا ئەوان بەراوسەیەکی باشن و ئاگایان لێمانە شتە نێرن هەموو ژەهراوی و هەموو پیلان و معاملاتە بەرامبەر بە هەرێمی کوردستان و بەرامبەر بە کەرکووک و بەرامبەر بە هەموو عێراق و ئاگاشیان لێ نییە کەوا چی ئەگوزەرێ نەوتەکە ئەڕوا و ئەیبان و بەرامبەرە کۆمەڵە شت دێت سەرەتان لە تەماشا بکەیت لە هەموو شارەکانی عێراقە گەشتێ ڕادە بەدەر لەبەرەوەی ئەو موادانە دێ موادی خراپن و بەکارنایەتۆ ئەکسپایر بووە و لە بابەرە ئەوە بینیتان چی شەڕێکی ئابووریە کرێ هەموو دەغڵودانەکان ئەستۆنرێت و دەرگای خۆیانەکەنەوە کێ گەنمیان چەنێوێ و جویان چەنێوێ ئێمە ئامادەین تعویستان بکەینەوە بەڵام بە پارە نەکو بە زۆر سوپاس بۆ بەڕێزان ئازاد جەباری ئەندامی لیژنەی کشتوکاڵ و ئاودێری لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەروە مامۆستا عوسمانکانی کوردەیی سەرۆکی لیژنەی کشتوکاڵ و ئاودێری لە پەرلەمانی کوردستان. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.